سڵاوتان لەوێ بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان. ئەمڕۆ باس لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانەکەم لەگەڵ بەشێک لە وڵاتیانە گفتوگۆەکەم کە جی نیگەرانی و جی داخەکە لە وڵاتی خۆمان زۆرترین کاتمان بەخشیوە بە مۆبایل بە تۆڕە کۆمەڵایەتیەکان. ئەگەر کەمێک مۆبایلەکانمان بەدەستەوە نەبێەوە ئەزانین شتێکی زۆر گەورەماون کردووە. ئەشتا هەر ماڵێ مناڵ گەورە بچووک خەریکی مۆبایلە، خەریکی تۆڕە کۆمەڵایەتیەکانە. ئەچتە پارکێکی ئاوا، ئەچتە مزگەوت، ئەچتە پرسێک، ئەچتە زەماوەندێک، ئەو کاتانی کە فەراغەیە زۆربەی خەڵک خەریکی مۆبایلە. بۆچی وای لێ هاتووە کات ئەبەخشین بە مۆبایل؟ چی وای لە ئێمە کردووە کە لە هەر فەراغێکە لە هەر کاتێکە ئەخەوین مۆبایلە، هەڵەسین هەر مۆبایلە، تەنانەت بەشێک لە خەڵکی لە کاتی ناخواردنی شار خەریکی مۆبایلن. بۆچی وا مالیاتۆ و مدمینی مۆبایل و مدمینی تۆڕە کۆمەڵایەتیەکان بووین؟ لەگەڵ بەشێک لە وڵاتیان لەسەر ئەم بابەتە گفتوگۆکەم و ئێستا چمە لە ئەم خۆشەویستە ڕاوبۆچوونم پیاوەش وەرەگرم لەسەری. براکەم سڵاو لێبێ، باش جانەکەم، ئەحواڵە تەندروستی چۆنە؟ باشی شکر، عەفو دانیشە، قوربانە بم، دەست خۆش بێ، سوپاس دەکەم. دەنگ و باس چۆنە؟ تۆ لێرە دانیشتە بووی چۆن بوو خەریکی مۆبایل نەبووی؟ خەڵکی لێرە دانیشتە مۆبایلەکەی ژەگرێتە دەستیەوە. تۆزێ هەر خەریک بووین تۆزە خەریک بووی؟ هەرەوەڵای تردا بێتاقەتین و هاتووینم بۆ بازار. لەشە ساغ بێ خەڵکی کوێی؟ لە ڕۆژهەڵات هاتوو. ئەیەخوا لەشە ساغ بێ. پێم دوو چۆنە لەگەڵ مۆبایلە؟ وەڵا زۆر بەکاری نهێنین. زۆر بەکاری نایێنی؟ زۆرمە. خەڵک کاتی بێتاقەتی وشتای نا. باشە لە ڕۆژهەڵات لەوانەیە کەمتر بەکاری بێنن بەراورد بە ئێرە. فەرقی هەیە لەوانەیە لێوە سانسۆر خراوە سەر هەندێشت ئەنتەرنێت وەکو پێویست نەبێ. زۆر لەم ماوەی پێشوار یەکسەر وەستا بووش. وەستا بوو؟ هەرەوەڵا 12 ڕۆژێت تا ئەم شەڕ و هینە تێکەڵاو بوو. ئیشی ناکرد بە هیچ شێوەیەک. باشە لەگەڵ ئەوەی کە خەڵک زۆر بەکاری بێنێ مۆبایل؟ ناوەڵە بە هیچ شێوەیەک. پێت وایە خراپە؟ ینی لەو ڕۆژەیەوە کە هەتا نۆکیا سادەکان بوون وەزعیەتی وڵات و مەملەکەت بە هەموو بوارەکە خۆشتر بوو، باشتر بوو کە بوو بە لەمسی و ئینتەرنێت و سوزانم ئەم ئیمۆ وای بەروشان دەستیان پێکرد هاتە سەر گوگڵ و ئەمانە ژیانی تێکداوە یەکسەر تەواو چون ژیان بەهۆی مۆبایلەوەیە بە هەموو شێوازێک. ینی کۆمەلگا بە مۆبایل تێگەچێ ئێستا حاڵیان بەهۆی مۆبایلەوە ژنومێرد لەکتری جابوونەتەوە. زۆربەی کێشەکان ئێستا چۆرە ناو ئەو فەرمانگانەوەگە باسی تەلاق و زەواج جوشتەوەیە مەحکەمەوانەوە ینی زۆربەی کێشەکان یێتۆ سەر باسی مۆبایل لە مۆبایلەوە. باڵێ ینی ئەکە مۆبایل بتانی بە شێوازێکی باش ئیسفادەی لێ بکەی کێشەی نییە، بەزیتر هەیە بە شێوازێکی خراپ یان مستەمەعەکە ئەمڕۆ وایە ینی کابرایانی پێویستە بێ واوێ بە قسەی خۆی. بەڵام بەڕای من نەوەڵا زۆر شتێکی غەڵەتە ناوەڵە زۆر غەڵەتە. سڵاو لەبێ، زۆر سپاس چاوماچەکەم بەڕێزی قوربانم، سپاس زۆر باش، زۆر سپاس زۆر سپاس دەکەم. ڕۆژانە چەند کاتژمێر تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکارێنی؟ وەڵاهی زۆر بەکارێنم. تۆ پێم بڵێ چەند کاتژمێر؟ کاتژمێرەکە تقریباً 15 ساعت لە ڕۆژ و شەوێکە 15 ساعت بەکارێن. لە ڕۆژ و شەوێکە ئەو ماوەی کە ئەمێنێتەوە بەکارێنانم مەشغوڵی ئیشم یا خەوتم یا مەشغوڵی ئیشە. ئەمە کاتێکی زۆر نییە تۆ ئەی بە سۆشال میدیا؟ بەتەئکید زۆرە. وەڵامی تر وەزعەکە وای لێ هاتوو نازانی خۆ مەشغوڵکەی بەچیەوە بەجددی. ینی ڕۆژانە تۆ خەڵکە بینی لە دەرەوەی ئێرە ینی لە کوردستان نەبێت لە شوێنێکی تر بێ پارەی پێ بێ ئەچێ خۆی مەشغوڵەکە بە جیمەوە بۆ نمونە بە یاریوە دوو خوێندنەوە و دوو گۆڵیەوە بۆ نمونە ئەچێ شتێکەکە بۆ خۆی المهم مەشغوڵی مۆبایلەکە نەبێ بە سۆشال میدیاوە نەبێ. بەڵام وەزعەکەی مۆبایل لێ هاتەوە باوەڕکە نازانی خەریکی بچیەوە بۆ ئەم پارکە منە باخی گشتی یان دوو برادە دانیشتن لە شوێنێک سەرسیان نەخوارد و پێکانی تر یاخود کەسێک کتێبێکی پێ بۆی خوێندەوە بەس ئێستا کەیەی ئەوە نمونی ئەو برادەرە خەریکی مۆبایلە یعنی یان دانیشتن جاوایە 4-5 برادر بوو ئەوەی کە دەمەتەقەیە دروستکەن مەجلسێکی گەرمەگوڕ دروستکەن خەریکی مۆبایلن. جا من تۆ 15 کاتژمێر بەکارێنی مە تۆ نمونەیەکی زۆربەی خەڵکی ئاوهایە بۆچی ئەم خەڵکە تۆڕە کۆمەڵایەتیەکان زیاد لە پێویست بەکارێنی لەوانەیە هاوڵاتیکی ئەمریکی یاخود و خەڵکیێکی ئەو وڵاتانە کەمترین کاتێ بە بۆ سۆشال میدیا بەس بۆ ئێمە هەموو ژیانمە لە سۆشال میدیان ینی بۆچی وایە
وڵی عادەتەن کوردی ئێمە بیگرێ بە شتێکەوە خۆت زانی بەرینایە عادەتەن هەموو جارە لە شتەکانە واڵە تاڵیان لە بێتاقەتیە لە دەست بەتاالیا هەنێکی لە دەست بەتاالیا هەنێکی لە بێتاقەتیایە ئێستا من بۆ خۆم لە دەست بەتاالیا بەکارێنم یعنی من ئێستا بوون منە لە شوێنێک ئیشەکەم باشە موچێکی کەمێ بەڵام ئەگەر ئیشێکی ترم هەبێ ئەوەنە مەشغوڵ نابم بە سوشال میدیا موبایلەکەەوە تێگەی ئەچم مەشغوڵی ئیشەکەی خۆم بم هەم پارێک بخۆم پیاکەم هەم ئەوەیە کە کەمتر سوشال میدیا بەکارێنم بەڵام ئێستا لەناو کوردی خۆمانە بە تایبەتی کوردستان کوردستانی تر بە هەموو شارەکانیەوە خەڵک زۆربەی منە شتێک ئەبێ بە ترند یەکسەر بڵاو بێتەوە خەڵک سریەکە لە سوشال میدیا باوەڕەکەی جاری وایە تۆ ئەچیت بر منە لایڤێکەوە شەوانە خەڵک دانیشە بە دێر لایڤێکەوە 5,000 بینەری دانیشتۆ بەدەست کەسێکەوە بخۆی خەریکی یاریکردن و پارە بخۆی پیاکە تۆ سریەکەی ئەی کابرا لە بەتاالایە چی بکە نازانێت بیزەبت بێ پلانی بێ ئیشی کام ئەپە زۆر بەکارێنی وە منە ئینستا سناپ فیسبوک تیکتۆک تقریبا فیسبوک و سناپچات فیسبوک و سناپچات زیاتر چی پۆست دەکەی وڵاهی پۆستم زۆر کەمە ئارەوەڵا سپاس دەکەم ئەتوانی بۆ ماوەی هەفتەیەک ینی تۆر کۆمەڵاتەکان دوورخیتەوە لە خۆ بەکارێنێنی واللهی جا ئەتوانم ئەڕواڵا بە ناتوانم بیزەوت دڵنیایی هەفتەیە موبایلەکە دوورخیتەوە ئەتوانم ئەڕواڵا چوو ڕۆیاگە هەفتەیە موبایل دوورخیتەوە واللهی بەس ئەوەنە هینێکم هەبێ ینی مەجالێکم هەبێ سیمکاری تابی موبایلەکە ئەو نەبێ بۆ سوشال میدیا بەکاری بێنی یەک تەلەفۆنگەم بۆ ماڵەوە بەدایک و باوکم ئیتر کێشەم یەک دەنێک بیزەوت بەس تەلەفۆنگەم بەدایک و باوکم کێشەم نیتر ینی فیسبوک و تۆڕ کۆمەڵاتەکان بە عام ینی چی سوودێکی بە تۆ گەیانەوە وڵی بڵێت و نەڵی تۆڕ بەدەستێناوە سوودی خۆیە بەتەکیت وەکو منە بڵێ من دەستکەوتم بەدەستێنەکانی ڕۆژانی خۆمی پێ بەڕێکم تێگەی بوون منە من لە بوارێکە ئیشەکەم لە ئینتەرنێت نەبێ سوشال میدیا نەبێ من ناتوانم ئەو شتانی کە خۆم ئەیکەم پەری پێ بم تێگەی ینی بۆن منە تۆچی لە یوتیوب باسی شتێکی فێرکاریە بۆن منە باسی شتێکە بۆکە فێریشتەوەی شتەبی لێەوە بەڵام ئەگەر تۆ پارە لە گیرفانتان نەبێ کابرا کورسێکی داناوە بۆت داوای ماگانە 30,000 40,000 لێت کە پارەکە پێ نەبێت لە یوتیوب بخۆت سێرەکەی بخۆڕای و تاو فریە بیزەوت ئای سوودی هەیە و زەرریشی هەیە بەڵام ئیتر ئەو بەپی خۆت کەوت بەڵام متوانم بڵم ینی زیانی زۆرترە بیزەوت بۆ کوردستانی خۆمان زیانی زۆرترە خەڵکێکی زۆری بۆ خۆیەوە سەرقاڵ کردووە ببێەوە هیچ خانجازێکیش بۆ خەڵکە بگەین بەتەکید وایە چیڵن لەسەر سوشال میدیا با لەوە دەست پێ بکەم ڕۆژانە چەند کاتژمێر بەکارێنی هەمومان زۆر بەکارێنین ئەمە شتێکی بەربڵاوە وایە زۆرنەی خەڵکی ڕۆژهڵاتی ناوەڕاست و عێراق و کوردستان بە تایبەت زۆر سەرقاڵە بە سوشال میدیا و بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتیەکان لە ئەوروپا وانە بەس لای خۆمان وایە بۆچی وایە وڵی تر لێستا ئەگەر ینی سوشال میدیا نەبێ لێسە ئەوە نەوەڵا ناوەستێ بەڵام ئەوە زەرەرێکی زۆر لە کورتیاوە بەڕاستی ئەوە یانی دوورکەوتینەتەوە لە هەموو شتێکی ئەم ژیانە جاران وانە بوو بەڵێ یعنی بەجددی ژیانی هەموو کەسێکی گۆڕیەوە بەڕاستی ئەڕۆڵا بێگومان ئیتر ینی نەوەڵا شەیە باش نییە چونکە دوورکەوتوینەتەوە لە سۆز و بەزەوی و خۆشەویستی لە ناو تاگەکانی کۆمەڵگەیە بۆنمونە ئێستا ئەگەر هەفتەیەک ئەنی ئەتەرنێت نەبێ تۆ خۆ بەچی ئەو سەرقاڵەکەی وەڵای یان کتێب خوێندنەوە یان ئیشێک کە پێویست بکات بیکەم بەڵێ ئەوە ینی بەزەی بەکاربێنی لە ئێستا بەڵام لە ئێستا ئەوەش نەماوە ینی هەر یەکەوە سەرقاڵی سوشال میدیا سەوای لێ هاتووە سوشال میدیا ینی جگەلەوەی کە لە دایک و باوک و خۆشک و برا و هاوڕۆ کە سوکاری کردوین لە خەویشی کردوین ینی ئەوەندەی کە بە مۆبایلەوە خەریکین ئەوەندە ناخەوین وایە وەڵا ڕاستەکەی ئەوان خەڵک زیاتر لەنی لە ئەتەرنێت تا خۆش شۆ بۆ کراوە تۆ بخەوی ئێستا خەڵک وای لە تۆ بە ڕۆژ دەخەوی بە شوان خەریکی ئەتەرنێت وەڵا ژیانمان وەکو دوور لە ڕوویەوە وەکو گورکی لاتوە بە شەو یعنی تا بەخەبەریم بە ڕۆژیش خەوتێنێ
تۆ ڕۆژی چەند کاتژمێر تۆڕە کۆمەڵایەتەکان بەکارێنی بەنمونە چەندێ تقریبا وڵی هەموو ڕۆژەکە بەهینەوە خەری موبایلە ئارۆڵە ینی خۆ هەر تۆوانی هەمووی وایە ئارۆڵە هەمی وایە هەمی بە موبایلەوە خەری موبایل خەریکە بەنمونە شەو ڕۆژە 24 کاتژمێرە تۆ چەند کاتژمێرە داناوە بۆ موبایل وڵی ئیش نەبووە هەر موبایلمان بەدەست هەر موبایلە لەسەر سفرەکەی هەر موبایلەوە ڕۆڵە هەمیان وایە هەیە کەوچکەکەیش بەدەستێت و نانەکەیشە خۆ موبایلەکەیشی بەدەستەوە ئەو موبایلەکەی دانێت و بە دیارەوە نانەگاخۆ خەویلەکەی خەریش ڕۆڵە ئامە شتێکی زۆ خەڵەتە ینی هیوادارین ئەو شتە ینی کەم کرێتەوە ینی خۆ نەدەینە ئەمانە چونکە هەم کەسایەتیمان کەم بۆتە هەم کوردایەتیمان هەم لە ڕووی دین و ئیمانیشمانەوە کەم بۆتەوە هەمی زعیف کردووە ئەڕۆڵا بێگوم ئەمانیش زعیف کردووە وڵا بێگوماوە لە ساسە ئیمانمان کەس بووە و خراپیشی کردەوە توانی بۆ ماوەی هەفتەیەک دوورکەویتەوە لە سوۆشال میدیا ئەی بۆ نا ینی جاران چۆن ببا ئێوە ئێستش بگەڕێنەوە بۆ کاتە خۆشەوە ماوەیەک بێگوما ئیسراحەتە ینی ئەو کاتە زانی ژیان چۆن و تامی چۆن بوو موبایل دوورە خەیتەوە یتە سەر سەفرە و اینجا هەستەکەی تۆ کەس و کارێکە هەیە دایک و خوشک و برا و باوکو و چکام تەکنۆلۆژیای وای لەو خەڵکە کردووە ینی مێشکی داگیر کراوە بەڵا بێگوم ئەوە نییە کە بە خۆمان بچینەوە کەمتر بەکاری بێنین بە پێی پێویست نەوەڵای ئێستا بێدەچوونەوە نیە بە خۆمانە بەزەوەی تۆڕەبوون و زیاتر حاڵەتی تۆڕەبوون و یانیها ژیانێکی زۆ ناخۆش ڕوویا لە ئێستا ینی هیوادارم ئەوە زیاتر کەم کرێتەوە خەتەکانیان ئەم سۆشیال میدیانە لەبەرەی هەمووی بێت کەش و هەوایەکی جویان چن بۆ سەیرانیان شتێ خەریکی موبایلە بن تۆ هاتووی جێ وەرگری ئەوان زۆر خەریکی موبایل موبایل قسە لەگەڵ ناکە وڵا ڕاستەکە ئەوشیان بێگومان وایە ئینشاڵڵا ئەم سۆشیال میدیای کەم کرێتەوەوان و هەریەکە و سۆز و بەزەی خۆی بەکاربێنە چۆنی مامەجا سەر چاو قورمان سەر چاوم سەلامت بیاخوا بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان خۆ دەزانی ئێستاها لە ڕادە بە دەرە خەڵکێکی زۆر پێویستە قاڵە تۆ کە ئەشتە ماڵێک ینی چێتە یەکێتە ماڵی ئێوە زۆر خەریکی موبایلە ئەمە بێتاقەتە ناکە چۆن بێت تااقەت ناکە بەڵێ ئەوە بەڵێ بەڵێ هەموو کاتەکانی مرۆڤ چۆتە سەر ئەم موبایلە هەموو شتەکانی پەیوەست بووە بە موبایلە زۆربەی بەڵێ زەرەریشی زۆرە چۆنە بەکاری هێنی وەڵام من بەکاری هێنم بەڵام ینی بە پێی پێویست زۆر ئەوە نیم ینی دانیشم بە 2 سعات بە 3 سعات بە 4 سعات بۆ فترێکی کەم بڵێن سعاتێ سعات و نیە لەوە زیاتر ناتوان بەکاری هەر پێی تێگەچم بەشتێک لە دایک و باوکان ینی لە مناڵەکانە ناپرسنەوە شەو ڕۆژ موبایلەکەیان بەدەستیانە و خەتیش لەو ماڵەیە فریە مە تا چەند ینی زیان بە داهاتی و مناڵا گەێنێ چۆن ئەوە ئەبێ بگەڕێنەوە بۆ قسەی ئەو کەسانی کە شارەزان لە بوارەکە هەموو ئەوە دکتۆرە بەڕێزەکانە قسەمان بۆکەن خەڵکی شارەزای قسەمان بۆکەن هەمووی ئاگاداریە هەمووی بڵاوکرێتەوە بۆ دایکان بۆ باوکان ئەمە مەکەن ئەوە ڕێ لە مناڵەکە بگرێت سانسۆ بخەرە سەر ئەوەی ئەوە سیر نەکە ئەمە نەکە ینی هەموو شتێ نابێت ئەبێت لە ماڵەوە پەروەردە لە ماڵەوە دەست پێەکە ئەبێت دایک و باوک گوریای بێ بزانێت لە چۆن بەکارێن چی ئەکات چی ناکات تەماشاکە ئیمڕۆ سەیری ینی هەمووی تێکەڵ و پێکەڵ بووە لە هەموو بارێکە خەڵک قسەی هەیە کۆمنتە نووسە کۆمنتی ناشین من خۆم چوومەتە سەر کۆمنتی وڵاتان لە ئینگلیزی لە عەرەبی لە فارسی لامووی تەرجمەی کوردیم کردووە بە دەگمەن قسێکی خەڵک دەبینی لە کۆمنتەکانیان ئەگەر لای خۆم بە نەخێر ئەمانە کۆمنتی غەڵەتە شتە ئەم مناڵی بینێ قسەی نەشیاوی تایە شتی تایە هیچ ئەدەبێک و حرمەتێکی خەریکە تیان نامێنێ بەڕاست ئەبێ ئەمانە ڕێ لێ بگیرێ ئەبێ ئەمانە حسابی بۆ بکرێ تێگەی برای بەڕێزم یا کۆمەڵە شت هەیە خەڵک هەر شت فڕایەتە فەیسبوک و بڵێن بۆ نمونە تۆڕە کۆمەڵایەتیەکان و حساب بۆ پەروەردەی خەڵکەکە ناکە تۆ مەسئولی تەندروستەکەی چۆنیە هەموو کەسێ ئەبێ بەپی تۆ حاز شتێک ئەەکەی بەپی بوارەکەی خۆ بەپی لە مەجای بوارەکەی خۆتا بزانە لە چییە شارەزای لەوا قسە بکە ئێمە لەگەڵ ڕێزما حرمەتم هەیە بۆ هەموو تاک بە تاکێکی کۆمەلگا خەڵک ئێمە لە هەموو بوارێکە قسەمان هەیە کابرا دین بڵاوە کاتەوە قسەی لەسەرەکە
چاکە بڵاوکە قسەی لەزە خراپە بڵاوکە لە هوەر لە هەموو بوارەکانی ژیان خەڵک خۆی لە سیاح لە هەموو شتاکە تەدەخلات هەیە قسە ئەنووسێ کۆمنت ئەنووسێ ینی بەڕاستی ناخۆش بۆ شتێک یعنی پێویست بەوە ناکە تۆ بێ حسابی ئەم کۆمەڵگایە بکە یعنی خەڵک ئەچێ خوێندنەوەی هەیە ئێستا مناڵ هەمووی سەیری مینەکان نابێ هەموو شتێک بڵاو بێتەوە لە کۆمنتێ لە شتی نەشیا و لە ڤیددیۆی نەشیا و لە شتی خراپ ئەبێ وریابی بەڕاستی جا ئەمەش بەڕاستی ئەمەش ناکرێت دایک باوک چی بکە ینی کاکی بەڕێزم دایک باوک فریای چەند شت بکوێ ئیمڕۆ ڕۆژ ژیانەکە زۆر قورسانی فریای ئەوە ناکەوی تۆ خۆی بوارەکانی ژیان ئەمەە سەخت و قورسە دایک و باوک فریای ئەمە بکەوێ ئەوە بکەوێ پەروەردە بکێ ئەمە بکە ینی ئەبێ ئامی خەڵک هەمووی خۆی پەروەردە بێ مناڵی من مناڵی تۆیە جەرگی تۆ جەرگی منە ئینسان ئەبێ ئاوا حساب بکە چۆن جانە باشی جانەکەم تۆ چۆنی قوربان جان؟ قوربانی ڕۆحە بم سەلامت بێخۆ تەمان فەیسبووکە هەیە وانە بەڵێ بەشە ساخ بێ ڕۆژی چەند کاتژمێر بەکارهێنی وەڵایی جار وایە دوو کاتژمێر سێ کاتژمێر بەکارهێنم باشە کەمە سێکێکە مقابلە کە دەیوت 15 سعات بەکارێن وەڵایی ئێمە چکە کات و شتمان نییە ئیش و کار و شتەکەین بەوەی ئەوە بەڵێ کاتمان کەمە فەیسبوک کەم بەکارێنە زیاتر شەوان ئێمە بەکارێنین شەوان فەیسبوک بەکارێنین چکە بە ڕۆژ ئیش و کاروی نەکەین یاخوا بێ تۆ ئوستاس هەروە مژە لە مۆزەفم داوامەکەم چەندێک سەرقاڵی موبایلەکەی دەستی بەخوا جەخڵی سەوای لاتووە نان و ئەو بۆ موبایل وایە لە ڕۆژەکە لەمە 50 موبایلە دەرکەی سەیریکەی بۆ بە نزیکترین هاوڕێ ئاراوەڵا بە دڵنیایەوە بە دڵنیایەوە لە وڵاتانی ڕۆژ ئاوە ئەوروپا خۆ ئەمە لای ئەوان دروست کراوە و موبایل و ئەتەرنێتە لێەوە بڵاو بۆتەوە بۆچی ئەوان زۆر کەمی بەکارێنن فترێ لێوێ بووم بەڕاستی وڵاتی وڵام لە هۆڵندام و فترێ کەمترین کات بەکارهێنن بۆ ساڵ وڵندا وڵی تقریبا 6 ساڵ بڕوان پێ بکە هەر ئەو نەخ تەلەفۆنی بۆکە 2 دقە 3 دقە تەواو ئەگە زۆریشە اینە زۆر بە کەمی بەکارهێنن بەڵێ برادرێک هیتە دەرەوە بە حسابی دەمەتەقەیەکەکەی لە بینی قسەیەکە و موبایلەکەی سێریچەکە بزانێت چی بڵاو بۆتەوە ئەو نییە شتە ماڵێک هەروایە لە هەموو شوێنێک لە دام و دەستگا و ناو دایرەکان و یعنی لە هەموو شوێنێک وایە ئەمە هەڵە نییە بەرەوەڵا هەڵەیە بەرەوەڵا دڵنیابە بەرەوەڵا هەڵەیە بن تۆ لە هۆڵندا ژیاویت خەڵکی چۆن مامەڵە لەگەڵ مۆبایل و ئەتەرنێت ئاکەن قوربان وەڵاهی پێ ناڵێم ئەڵێم زۆر بە کەمی بەکارهێنن زۆر بەکەمی شتێکی زەرور بەڵێ شتێکی زەرور بێنجا بەکارهێنن ئینە نەوەڵا ئەوە نییە بێ بە لە خۆشی شەو ڕۆژ بەدەسێەوە بێ ئێمە بینومانە لە تەلەڤیزۆن یاخود باس کراوە ئەنی خەڵکێک لەوێ کە فەراغێکی هەیە لە شوێنی دایرەکەی یان نەچێتە پاس یان نەچێتە شەمە نەفەرێکەوە لە بری ئەوە کتێبێکی بەدەستەوەە یاخود جۆ لە میوزیکە گرەیە یان بنمونە دەمەتەقەیەکە لەگەڵ هاوڕێکەیە بەس ئێمە فەراغێکە هەمانەیەک سەر پەلاماری موبایلەکەین و سەیری فەیسبووکەکەین یعنی ئەم مدمینیە کارەسات نییە کارەساتە دڵنیا بە کارەساتە چۆن کارەسات نییە قەناعەتێ بێ منەڵم یەک ڕۆژۆ خەتە نەمێنێ خەڵکی تر نییە وێرانە بێ شێتە بێ باڵێ ماڵی ئێوە ئەمە هەیە هەموویە هەر ماڵی ئێمەنی عامە باڵێ مامۆستا ئەم پیاوە لە وڵاتی ئەوروپا ژیاوە لە هۆڵندا لای خۆمان بەنمونەیەتە پارچیشی ئاوا لە بیری ئەوەی بەنمونە دانیشە بیر لە پرۆژەیە بکاتەوە لانی کەم بیر لەم سروشە جوانە بکاتەوە دانیشە لێرش خەریکی مۆبایلە ئەچێتە سەیران جێوێ بگۆڕێ لێشەر خەریکی مۆبایلە برە چتە تەعزەیە چتە پرسەیە چتە یعنی بۆچی وایە لای خۆمان و کارێکی بۆچی گەڕنیتەوە وەڵی کاکە ئەوە کارەکەی بۆ گەڕێتەوە سەرگەورەی ماڵیش بۆی سە من وەکو خۆم ئەتەرنێتم نییە لە ماڵەوە لە ماڵەوە نیمەوە بەکاریشی نایانمی ئایتو سێرەکەی ئەم خەتە هاتووە بۆ هێنێتە ماڵەوە هێنێتە ژوورەوە 24 سعات ئیشەکە مەگەر ئەو نەی کارەبا بڕێ کارەبای ڕێزی بڕێ دوای 10 دقە مۆلی دەیەتەوە بە حکمی ئەوە ئینسان سەرگەورەی ماڵ ئەبێت لە ماڵەوە بزانێت چۆن مناڵ پەروەرداکە بە تاکید مناڵی ئێسش کە دەرناجێ هۆکاری و ئەتەرنێتەیە کە لە ماڵێ من وەکو شخصی خۆم ئیشوکارم جاجا پێ ئەڕوات ئەگینە ئەوە بەکاری نانم لە ماڵیشەوە هێڵی سوورە داوای ئەتەرنێت بکەن ساعتی هەتا لی دووربی سەلامەت هەتا لێ دووربی سەلامەتری مرتاحی مێشکرد سافە ئیتر هەنێکی ژێ ئەوە ڕێی خۆیەتی خۆی چۆن بەکارێنێ ئەوەیان دەسەڵاتی ئەمە تەندروست و گونجاوکەوەیە کە بەپی پێویست بەکاری بێن بە پێ پێویست بەکاری بێن زەین وایە تەلەفۆنەکە بۆ برادەرەکەی سەعاتێ سەعات بێت تۆ
ئەوە باش نییە هەمێش شەو دو ساعت قسێ لەگەڵ بەڵێ بە تاکیید بەڵێ بە تاکیید وایە بەڵێ بە تاکیید جابی تەلەفۆنەکە بەرەوە تۆ چیمان پێڵی بەندە تەجروبەیەکە هەیە ئێستا لێ ڕاژی دوایە وڵات دەمێکە لێراژیم قوربانە ژەن شێوازە تەندروستەکە لای تۆ چۆنە ئەنی بۆ نمە تەبی دایک و باوک چۆن مامەڵە لەگەڵ خەتی ئەنتەرنێت تا بکەن لە ماڵەکانە خاڵە گەورەی سازایی بڵێ چی بە قورآن لەوە دەرچووە لە دایک و باوک دەرچووە دەرچووە شتێکە بەڵێ لە کۆنتترۆل دەرچووە والله حل چییە تازە بڵم چی بە قورآن بەڵاگە خوار حەمگای دەست حل چییە هەرە والله یا هیچ حوە قوربانی ئەوە مسواس دەکەم مش خۆشحاڵم یاخوا بە خێر بن زۆر سپاسانەکەم زۆر سپاس هە لەگەڵ ئێوەیە بەرنامە کۆتای بێنم زۆر سپاس بۆ وتەکانتان لە شتان ساغ بێ بێگومان بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتیەکان ئەگەر بتانی پێدەویستەکانی خۆتی پێدابین بکەی و بتانی بۆ لایانی کۆمەڵایەتی و سەردانیکردن بە نمونە پەیوەندیکردن بە هاوڕێک لە دەرەوەی وڵاتە یاخود لە شوێنێکە جارجارە هەواڵێکی پرسی مە شوازێکی تەندروستە یاخود بابەتێکی زانستی یاخود بابەتێکی پەرۆدەی بخوێنیتەوە یاخود شتێکی جوان بشانێ و خەڵکەبەی هەمومانە ڕێگای جوان و ڕێگای دروستن ئەکرێ مرۆڤ تۆڕە کۆمەڵاتیەکان بەکاربێنە بۆ بزنس بۆ سەرچاوێکی داهات و دارایی خۆی وە زۆر سوود و قاجانزی هەیە بەڵام بەداخەوە لە وڵاتی خۆمان لە ڕادەبە دەر و بەبێ سنوور بەبێ سانسۆر خەڵکی موبایلی بەدەستەوەیە ئەشتە هەر شوێنێ خەڵکێک لە برەوەی کتێبێکی بەدەستەوە بێت لە برەوەی کە چێژ وەرگێت لە قسەکردن لەگەڵ هاوڕێکی لە برەوەی کە بچێتە میوانی دەمەتەقەیەک ینی دڵنەوەی یەکتری بن لەم زور و سەردەمە ناخۆشەیە هەموو دانیشت و خەریکی مۆبایلەکەم هەموو ئەمانە هەم زیان بە مێشکی مرۆڤ بگەێنێ هەم پزیشکە دەرونیەکانی چەندین جار باسییان لەوە کردو کە بە تایبەتی بۆ مناڵ زەر و زیانێکی زۆر زۆری هەیە کەم ئەکرێت تووشی خەمۆشی و کە ئەکرێت زیان بە مێشکە بگەێنێ زیان بە فەقراتی ملت زیان بە دەست و ماسوولکەکانە زیان بە چاوەکان و چەندین زیانی تری هەیە ئەوەی کە گرنگە هەمووانی کە گویان لێمانە بتوانین ئەو کاتی کە خواپی بەخشیبین لە شتی بەسوودا بەکاری بێنین نەوەکو ڕۆژانە دا بۆ 15 کاتژمێر بەکاری بێنین هەرچەندە تۆ لی دووربی سەلامەتتری و ئەکرێت لە بری ئەوە پیاسەیە بکەی وەرشێ بکەی لە بریەوەی کە مۆبایلێک 10 ساعات بەدەستەوە بێ لە بریەوە بڕۆی پیاسەیە بکەیت چەندین ڕێگایتر هەیە بۆی کە بتانی خۆتی پێ سەرخاڵکەی ومێ دەکەم هەمومان پلانمانە بێ و بەرنامانە بێت بۆ بەکارهێنانی سۆشیال میدیا و بتوانین بە پێی پێویست بەکاری بێنین وێ وای لە ساقی بۆ ئێوە و خواحافیستان بێت